ئێستا کاتژمێر چەندە لای ئێوە؟ زۆر باشە. هەمومان ڕاهاتوین بەوەی لە کاتژمێرەکانی دەستمان یان لە مۆبایلەکانماندا سێری کاتژمێر بکەین. بەس ئایا دەزانیت کاتژمێرێکی دیکەش هەیە کە بە کاتژمێری ڕۆژی قیامەت ناسراوە؟ لەگەڵمان بن. لەم راپۆرتەدا مەترسی پێشکەوتنی ئەو کاتژمێرەتان بۆ باز دەکەم. جارێ با بزانین کاتژمێری ڕۆژی قیامەت چییە؟ بۆ یەکەم جار و لە ساڵی 1947 کاتژمێری ڕۆژی قیامەت لەلایەن کۆمەڵێک زانای ئەتۆمیەوە دانرا کە لە ناوەندە زانستیەکاندا کاری پێدەکرێت. کاتژمێرەکە ئاماژەیەکە بۆ ئەو ڕووداوانەی کە بەسەر زەوی و مرۆڤایەتیدا دێت. زانایان چەند پێوەرێکی زانستی بەکاردێهێنن بۆ جوڵاندنی میلی کاتژمێرەکە. بەوەش ئەو مەترسیانە دیاری دەکەن کە دێتە ڕێی مرۆڤایەتی. گەیشتنی کاتژمێرەکەش با 12 شەو بەواتای ڕۆژی قیامەت دێت. لە مانگی کانونی دووەمی هەموو ساڵێکدا میلی کاتژمێرەکە دەستکاری دەکرێت بەپێی ئەو مەترسیانەی لەسەر جیهان هەیە لە جەنگی ئەتۆمی و کارەساتی سروشتی و پەتا و نەخۆشی. کاتژمێرەکە یەکەم جار لەسەر 7 بوێت بۆ 12 دانرا. لەو کاتەوە تا ئێستا بەپێی مەترسیەکانی سەر مرۆڤایەتی گۆڕانکاری تێدا دەکرێت. دوورترین کات بۆ ڕۆژی قیامەت لە ساڵی 1991 بوو. ئەویش دوای کۆتایی هاتنی جەنگی سارد کە کاتژمێرەکە لەسەر 7 بوێت بۆ 12 دانرا. بەڵام نزیکترین کات کە دیاری کردبێت ساڵی 2020 بوو کە خرایە 100 چرکە بەر لە ڕۆژی قیامەت ئەوەش بەهۆی ئەوەی جگە لە مەترسیەکانی پێشوو پەتای کۆرۆناش بە جیهاندا بڵاو ببوویەوە. لە پێشاتێکی نوێدا ئێستا کاتژمێرەکە تەنیا 90 چرکەی ماوە بۆ نیوە شەو واتە بە ڕۆژی قیامەت. زانایانیش دەڵێن هۆکاری کەمبوونەوەی کاتەکە بۆ مەترسیانە دەگەڕێتەوە کە لەسەر مرۆڤایەتین دیارترینیان مەترسی هەڵگیرسانی جەنگی ئەتۆمیە لە جیهاندا. هاوکات گۆڕانی کەش و هەواش وای کردووە زانایان باز لە ئایندەیەکی مەترسیدار بۆ هەسارەی زەوی بکەن. ئێستا جارێکی دیکە پێمان بڵێ لای تۆ کاتژمێر چەندە؟